کۆمەک و هاوکاری ڕێکخراوەکان و خێرخوازان لە قۆناغی ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا و بارە لە ناکاوەکاندا ڕۆڵی دیاریان لە پێشکەشکردنی خزمەتگوزاری کەرتی تەندروستیدا هەبووە بۆ تا نەریتێکی جوان تا هەمووان خۆیان با خەمخۆری وڵات بزان و بارگرانی لەسەرشانی هاوڵاتی کەمکەنەوە. ئەم نەخۆشخانەی ئاسایی کەیسە دروست کراوە و کۆمەکەیان بۆ هێناوە هەمووی لەسەر ئەرکی خێرخواز دروست کراوە. ئەمیشی ئەرکێکە لە ئەرکەکانی ئەو ڕێکخراوە کە بەبێ مقابل ئەمە جاری دووەمە هاوکاریەکانی نەگەین هاوکاریەکانیشان لە جێگای خۆیەتی پڕ بە تێستی شوێنەکەی خۆیەتی لەم کاتێ ئێستێمە لە قەیرانی دارایی یاین بەڕاستی قەیرانێکی دارایی بەرۆکی گرتوین کە قەیرانی کۆرۆنایە ئەم هاوکاریە ئێستا کە گەیشتو دەدەستی ئەمە لە جێگای خۆیەتی ئەمڕۆ زۆر پێویستمان بەم هاوکاریانەیە کە ڕێکخراوی مرۆییمان هێنایەتی. ئەم هاوکاریانە ئیسە هەنێک کیتیان بۆ هێناین دەستکێشان بۆ هێناین ماسکیان بۆ هێناین پێداویستی کەیان بۆ هێناین ینی جێگای خۆیەتی جێگای خۆی ئەگرێتەوە و زۆریشمان پێویستمان پێێتی بە شتانە چونکە نەخۆشخانەکان دایمە پێداویستی پزیشکی پێویستی پێ هەبێ باشترە لە کەم زۆرتریان هەبێ باشترە. دۆخی ئێستای کوردستان کە لە چەند ڕوویەکەوە کەوتۆتە ژێر فشار ئەوەی خوڵقاندووە کە حکومەت نەتوانێت دەستی بە تەواوی سێکتەرەکانەوە بێ هەر بۆیە لەم چەند ساڵەی دواییدا چەندین پرۆژە و خزمەتگوزاری گشتی بە تایبەتی لە کەرتی تەندروستی و پەروەردەدا لەسەر دەستی خێرخوازان و ڕێکخراوەکان بنیاد بنرێت و لە وردەکاریشدا بەردەوامیان پێ بدرێت. ئەم نەخۆشخانەیە کە لەسەر ئەرکی خێرخوا دروست کراوە ئێستش لایەزالی پێوە بێ ئەو خێرخوازانە هەر بە بەردەوام هاوکاری و کۆمەکمانەکان حکوومەت تقریبان تا ڕادەیەک ئێستا ناڵێم 100% تا ڕادەیەک ینی توانای داراییەکانی زۆر مەحدود و کەمە ناتوانێت وەکو پێویست هاوکاریکە ئەم خەڵکە خێرخوازیەکە بەم نەخۆشخانەشە کە دروستیان کردووە لایەزال بە بەردەوام بە پەیتا حتا هەفتەی پێشووتریان بوو کە کۆمەڵە خەڵکی خێرخوازاتن جیازی ئەشعەمان ئەکسرەیمان پێویست بوو بۆیان کڕین دوێنێ کۆمەڵە خەڵکی خێرخوازی کە هەر خۆیان خۆبەخشانە هاتوونەتە پێشەوە داوایان لێکردنی و تێنە ئێمە بۆی ئیشەکەتان بەردەوام بێ و لەم قەیرانە ڕزگاری بێ میلەتەکەمان ئێمە هاوکاریتانەکەین چی لە ڕووی دابینکردنی کرێکار و کارگوزار و ئەنە موچەی کارگوزارەکانیشمان بۆ دەن و چیش لەوەش کە دەرمان و پێداویستەکانیشمان بۆ دابینەکەن بەڕاستی ئەرکێکی زۆر لەسەر خەڵکی خێرخوازان ینی ئێمە مەمنونیان سپاسی تاک بە تاکیانەکەین. سەقی تەبیعەتی خەڵکی سلێمانی و کەسایەتیەکانی نمونەیەکی جوانی ئەو پشتیوانیەیە کە بە درێژایی مێژوو تۆمار کراوە لەو نێوەندەشدا ناو ناوبانگی چەندان خێرخواز با درەوشاوەیی لە لاپەڕەکانی مێژووی ئەم شارەدا تۆمار کراوە. عومەر کەریم، گەلی کوردستان، سلێمانی.